سڵاتان لەبێت نازەنین گۆرانم ئەم جارە هاتوینەتە پارێزگای نەجەف با بزانین گەنجانی ئەم پارێزگایە چۆن بیر لەبارەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق دەکەنەوە چی لەبارەی هەڵبژاردن دەزانن لەسەر چی بنەمایەک بربژێری خۆیان بۆ پەرلەمان هەڵدەبژێرن. مؤمل علی نوعمان الحلو خەڵکی پارێزگای نەجەفی پیرۆزم تەمەنم 21 ساڵە و قوتابی پۆلی 6 زانستیم. ئەمە یەکەم جارە بەشداری هەڵبژاردننی پەرلەمانی عێراق دەکەم. مؤمل با ڕاستەخۆ دەست پێ بکەین ئەمڕۆ گەنجانی نەجەف پێویستیان بە چییە؟ شباب النجف محتاجين گەنجانی نەجەف پێویستیان بە کەسێکە لە نێو پەرلەمان نوێنەرایەتیان بکات بۆ دابینکردنی هەلی کار بۆ مافەکانیان بۆ ژیانێکیش کۆمەندانە. هەلی کار لێرە لە نەجەف چۆنە؟ فرص العمل بمحافظة هەلی کار لە پارێزگای نەجەف سپاس بەخوا باشە. فرص جيدة. واتە ئەمڕۆ گەنجێک لە نەجەف بە دوای کاردا بگەڕێت بە خێرایی دەستی دەکەوێت؟ بە ئاسانی دەستی دەکەوێت بەڵێ. باشە با لە پرسیارە قورسەکانەوە دەست پێ بکەم ئەمڕۆ چینێک لە دەرەوەی عێراقیان لە پارێزگاکانی دیکەی عێراق پێیان وایە نەجەف و بەگشتی شیعە لەژێر دەسەڵاتی ئێرانن تۆکو گەنجێک کە لەگەڵ هاوتەمەنی خۆتدا دەنیشیت و ڕۆڵێکی گەورەتان لە کۆمەلگادا هەیە چۆن بیر لەم خاڵە دەکەنەوە وەکو گەنجان پێتان وایە ئێوە ئێران حکومتان دەکات؟ لا هذا غير صحيح. إيران ما تحكمنا. إيران نەخێر ئەمە ڕاست نییە. ئێران حکوممان ناکات. ڕەنگە ئێران ڕای خۆی بدات هەندێک دەستێوەردان لە کاروباری سیاسیدا بکات بەڵام ئەمەش دۆخێکە لە هەر وڵاتێکدا هەیە هەروەکو چۆن ئێران دەستێوەردان لە یەمەن و لایەنێکی دیکەش دەکات بەڵام تەنیا ڕای خۆی دەڵێت و قسەی خۆی دەبێت نەک دەستێوەردانەکەی بەسەر حکومەتی خۆجێیدا بسەپێنێت. تفرض على الحكومة المحلية. تەنانەت ئەگەر تەنیا دەستێوەردانی سیاسیش بێت وەکو گەنجێک تۆمەت پێڕاستە؟ شوف هذا الشيء عادي وصح. ئێمە دەبینین دەستوەردان لە کاروباری سیاسی لە هەموو وڵات هەیە نەک تەنها لە عێراق. باشە با بچینە شوێنێکی دیاری کراوە دابشین و زیاتر لەبارەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراقەوە قسە بکەین. مؤمل پێم بڵێ ئامادەی بۆ هەڵبژاردن؟ بەڵێ ئێمە ئامادەین بۆ هەڵبژاردن. جۆش و خۆشت چۆنە؟ جۆش و خۆشێکی زۆرمە ئینشاءڵڵا بەڵام دەبێت ئەو کەسە هەڵبژێرین کە بەڕاستی نوێنەرایەتیمان بکات لەم قۆناغەدا چونکە نوێنەرایەتیەکە بۆ ماوەی 4 ساڵی داهاتووە داهاتوویەکە بۆ ماوەی 4 ساڵ ئێمە ئەم هەڵبژاردنە بە دەرفەت دەزانین. باشە مادام وایە تۆ کەسێکی چۆن هەڵدەبژێریت؟ یەکەم شت کەسەکە لە ڕێگەی شارەزایی سیاسی و دەستپاچووی پێشووی هەڵدەبژێرین ئەو کەسە کە هەڵی دەبژێرین بەڵێنەکانی دەباتە سەر دەبێ بڕوانامە و شارەزایی سیاسیشی هەبێت. وەکو گەنجێک یەکەم جارە دەنگ دەدەی بڕوانامە لای تۆ گرنگە؟ بەرنامەی هەڵبژاردنەکەی بڕوانامە بەڵێ بەدڵنیەوە بڕوانامە ئێمە کەسێکی ڕۆشنبیر دێنین تاوەکو بە شێوەیەکی گشتی نوێنەرایەتی ئەم گەنجانە بکات واتە عەقڵێتێکی کراوەی هەبێ بیرکردنەوە خەیاڵی فراوان بێ. باشە گوتت بەرنمەیەکی سەرکەوتوی هەڵبژاردننی هەبێت وایە؟ چه بەرنمەیەکی هەڵبژاردن لای تۆ باشترینە؟ یەکەم بالانی خزمەتگوزارەکان بەجێبهێڵن ئەرکی بەربژێری ئەنجومەنی نوێنەران خزمەتگوزاری نییە نەخێر ئەرکی دەرکردنی ئەو یاسایانەیە کە لە ساڵانی داهاتوودا نوێنەرایەتی دەوڵەت دەکەن دەرکردنی یاسا بە شێوەیەکی ڕاست دەرکردنی ئەو یاسایانەی کە سوود بە کۆمەڵگە دەگەێنن. باشە ئێوە وەکو گەنجان پێویستیتان بە چییە؟ گەنجانی نەجەف پێویستیان بە چییە؟ ئێمە پێویستمان بە کەسێکە گوێ لە دەنگی گەنجان بگرێ چونکە گەنجان زۆرینن دەزانیت زۆرینەی پێداویستی گەنج هەری دامەزراندنە. بەڵام بەڕای تۆ بابەتی دامەزراندن وە تاگەر بەربژێرێک دەربچێت و ببێتە پەرلەمانتاریش لە دەسەڵاتیدای گەنجان دامەزرێنیانە وەرکی حکوومەتە. نا بەدڵنیاییەوە ئەمە دەگەڕێتەوە بە حکوومەت بەڵام بە گوشاری پەرلەمانتاران.
ڕاستە چەند جوان ئەمڕۆ گەنجان ئەم هۆشیاریان هەبێت. اللي شابكم بنكون من راح ينتخب بەگومان گەنج کە دەچێت دەنگەدات لە پێناو شتێکی مادی دەنگ نادا. ئەم شتانە هەمووی دەڕوات. ئێمە کەسێک سەردەخین کە نوێنەرایەتیمان بکات هێزی بڕیاردانی هەبێ. لەوێ لە نێو پەرلەمان نوێنەرایەتیمان بکات. قبة البرلمان تۆکو و گەنجێک ئەمڕۆ ئەو هۆشیاریەت هەیە کە جیازێ بکەی لە نێوان ئەو بربژێرەی بەڵێنەکانی دەباتە سەرەوەی تەنیا قسەیە. بەڵێ ئێمە گەنجین. ڕاست و هەڵە لە یەکجا دەکەینەوە. ئێمە هەر کەسێک بێت دڵنگی پێ نادەین. دەزانین کە ڕابردووی سیاسی هەیە. دەزانین کێ عەشیرەتەکەی دەردەخات. کێ کەسوکار و خەڵکی خۆی دەردەخات. لە ڕێگەی ئەمە دەزانین کە ئەمە کەسی ڕاستە و ئەمە ئەو کەسەیە کە لەگەڵمان ناگۆڕێت. ئەو کەسەی تۆ هەڵی دەبژێری تایبەتمەندەکانی چین؟ من پیاوێکی سیاسی هەڵدەبژێرم کە شارەزاییەکی زیاتر لە 20 ساڵی هەبێ. ئەو ئێستا سەرچاوەی هێزی بڕیارە لە پارێزگای نەجەفی پیرۆز. هو مصدر قرار محافظة النجف. بۆچی ئەو کەسەت هەڵبژارد؟ اختارت هذا الشخص لأن شفت كل الصفات. ئەو کەسە هەڵبژارد چونکە هەموو ئەو تایبەتمەندیانەی تێدا دەبینم کە داوای دەکەین. ئێستا نزیکترین کەسە لە گەنجان و کەسێکی خاوەن کەسوکار و عەشیرەت و ڕەچەڵەکە. ئەستەمە دوای هەڵبژاردن بگۆڕێ. بینیومە. گوتم ئەمە ئەو کەسەیە کە شایانی ئەوەی دڵنگی خۆمی پێ بدەم و لە پەرلەمان نوێنەرایەتیم بکات. باشە ئەگەر کەسێک پرسیارت لێ بکات تۆکو گەنجێک بۆچی دەنگ دەدەیت چۆن وەڵامی دەدەیتەوە؟ منۆکو گەنجێ بۆ ئەوەی کەسێک لە پەرلەمان نوێنەرایەتیم بکە پەرلەمانتارە نێوەندگیرەکان لە نێوان هاوڵاتیان و حکومەتدا. ئەو کەسەیە کە ئازارەکانمان دەگوازێتەوە. ئەو کەسەیە کە پێداویستیەکانمان دەگوازێتەوە. ئەو کەسەیە کە داواکاریەکانمان دەگوازێتەوە. لەبەر ئەم هۆکارانە بەشداری دەکەین و باوەڕمان پێێتی. بۆچی دەنگی گەنجان گرنگە؟ ئەسڵان بۆچی گرنگە تۆ دەنگ بدەیت؟ لەبەرەوەی گەنجان زۆرینن. ئەوان خاوەنی بڕیارن. ئەوان کە لە قۆناغی داهاتوودا پۆستەکانی دەوڵەت وەردەگرن. بالمرحلة القادمة. لەگەڵ هاوڕەکانت کە هاوتەمەنی خۆتن باسی هەڵبژاردن دەکەن؟ بەڵە باسی هەڵبژاردن دەکەین. بەگشتی باسی چی دەکەن؟ يعني أغلب الشباب من ینی زۆرینی گەنجان دایانێ و دەرفەتی دامەزراندن یان پرۆژەیەکیان لەلایەن دەوڵەتەوە بەدابین بکرێت. مشروع من الدولة. حەز دەکەی ئەو بربژێری هەڵی دەبژێریت کار لەسەر چی یاسایەک بکات لە پەرلەمان ئەگەر بۆ پەرلەمانتار؟ لە پەرلەمان کاری لەسەر بکات. بەڵێ ئێمە دەمانەوێت ئاسانکاری دارایی بکەن کەوا لە گەنجان بکات پێداویستیەکانیان لە کۆمەڵگە نیشتە جێبوونەکان بەدەست بهێنن. ئێمە دەبینین پارێزگای نەجەف پرۆژە و کۆمەڵگای نیشتە جێبوون دروست دەکات. بەڵام گەنج یان چینی مامناوەند و خواردتر ناتوانن لەم کۆمەڵگە نیشتە جێبوونانە سوودمەند بن. الفئة المتوسطة وما دون ياخذ من هاي المجمعات السكنية ئەو بربژێری هەڵی دەبژێری باوەڕت وایە کە کار لەسەر و بەرنامەیە دەکات؟ بەڵێ پێم وایە بەڵێ. هذا برنامج كنت تتابع يعني برلمان بشكل عام؟ تۆ بە گشتی چاودێری کاری پەرلەمانت دەکرد؟ بڵێ بەڵام نەک بە شێوەیەکی ئاگادار بوو کە یاسای باری کەسێتی دەرچوو؟ یاسای باری کەسێتی؟ بەڵێ. تۆ لەگەڵ یاساکە بوویت؟ یەکەم شت ئەم یاسایە زۆر باشە چونکە ڕێژەی تەلاق بەبێ گوێدانە یاساکان زیادی کرده بوو. ئەگەر بە جوانی تەماشای یاساکە بکەی دەتبینی پێشتە هەر کەسێکە هات بە خێرایی پەنای بۆ تەلاقە برد. بەڵام ئەم یاسایە ئەگەر بە جوانی سێری بکەیت ڕێژەی تەلاق کەمەکاتەوە چونکە مردجی سزای توندی تێدایە. کاتە تۆ لەگەڵی بوویت؟ بەڵێ لەگەڵێ بووم. و پێت وایە شتێکی ڕاست بوو. بەڵام بە پێی وەی لە یاساکەدا هەیە هەر کوڕێک تەمەنی 15 ساڵ بێ دەتوانی هاوسەرگیری بکات کە چیش 9 ساڵ. ڕاستە لە یاساکەدا هەیە بەڵام کەس نییە لەوە تەمەنە هاوسەرگیری بکە. بەڵام یاسای ئەزانم کەس نییە هەیە ناڵێم لەگەڵتم قسەکە توایە بەڵام دەڵێم وەک پێشتر نییە. بەڵام ئەمە ئێستا بووە بە یاسا. تۆ ئەمڕۆک و گەنجێک قبول دەکەی خوشکەکەت لە تەمەنی 9 ساڵیدا هاوسەرگیری بکات یان تۆ خۆت تەمەنت چەندە؟ 21 ساڵە من. هاوسەرگیریت کردووە؟ نانم کردووە. کەواتە چۆن تۆ لەگەڵ یاساکەدای لە کاتێکدا ئیدی ئەوە بۆ بە یاسا چۆن بەڕاستی دەبینی؟ ئەمە یاساکی تەواوە وایە؟ ڕاستە لە کۆتاییدا بڕیارەکە بۆ من دەگەڕێتەوە. کچان خێزانەکانیان لە پشتە دایک و باوکیان لە پشتە لە کۆداییدا هێزی بڕیار بۆەوان دەگەڕێتەوە. باشە با بگەڕێنەوە سەر گەنجان گەورەترین ئاڵنگاری بەردەم گەنجان چییە؟ بێکاری کە ڕوبەڕووی گەنجانە بێتەوە. دەتوانم بڵێم ئەمە یەکێک دەبێت لە داواکارەکانت لەو بربژێری هەڵی دەبژێری کە کار لەسەرەوە دۆسیێ بکات؟
بەڵێ کار لەسەر بێکاری بکات لە ڕێگەی دابینکردنی دەرفەتی وەبەرهێنانەوە کە ئەم توانستەی گەنجان بقۆزێتەوە. تستغل هاي الطاقات الشبابية. ئەگەر ئەمڕۆ پرسیارت لێ بکەم چی شتێک هەیە لە نەجەف و حەز دەکەی بیگۆڕیت وێنەیەکی دیاریکراوی کۆمەلگا یانە شتێکی دیکە چی ئەڵێیت؟ العرف العشائري يريد يتغير من ناحيتين. دەمەوێت لایەنی عەشاری بگۆڕم لە ڕووی کەمکردنەوەی کێشە و پێکدادانە عەشاریەکان کە لە نێوان دوو کەسدا ڕوو دەدات و دەبێتە هۆی ناکۆکی دیکەیان گەورەتر. هەروەها تێڕوانینی کۆمەلگە بۆ ژنی تەلاق دراو. ژنی تەلاق دراو مەرجنی هەر ئەو هۆکارەکە بێ. هەڵەکە لەودا بێ. ڕەنگە هۆکارەکە پیاوەکە بێ نەک تەنیا ژنەکە. تێڕوانینی کۆمەلگا بۆ ژنی تەلاق دراو ناتوانین بڵین کەمە بەڵکو بە بەرپرسیاری هەموو هەڵەکان دادەنرێ. باشە موئەمل پەیامت بۆ بەربژێری هەڵی دەبژێری و پەرلەمان بەگشتی چێ؟ پەیامم بۆ پەرلەمان و بەربژێرەکان ئەوەیە کە ئەمڕۆ ئێمە دەمانەوێت بەڵێن و کردداری بەرجەستە بێنین. دەمانەوێت دەستپاکی و شەفافیت هەبێ. دەمانەوێت یاساگەلێک دەرکرێن کە خزمەتی هاوڵاتی و گەنجام بکەن. چونکە ئێوە لەم قۆناغەدا دەنگمان پێداون. دوای 4 ساڵی داهاتوو ئەگەر شکستان هێنا هەرگیز دەنگدان پێ نادێنەوە بەڵکو دەیدین بە کەسی ڕاست بە کەسی دەستپاک کە لەم قۆناغەدا بەرپرسەرەتی خۆی سەلماندووە.